ئەو نەبەئی پێشومانە خەبەرهێنی دنیای دوایی تاکە حوکمی نێوانمانە حەبلی پتە و بەتینە ذیکری حەکیمە و تەنها خۆی ئەو سیڕاتە المستەقیمە ئەو کە تیژ دەڕوانێتە دوور خۆی ڕزگارکەری مرۆڤە لە تاریچیەوە بۆ نور بۆ شوێنکەوتەی هیدایەتە ئەو کە سەرچاوەی شیفا بێ بۆ دەردی مەکیفایەتە یاسای تەواوی ژیانە لە ڕووی نوری تیشتی ئەودا گشکی تێبێ بێزمانە السلام عليكم ورحمة الله وبركاته حەمد و سپاسی بەردەوام و بێپایان بۆ پەروەردگاری جیهانیان بۆ ئەو زاتەی کە فەزلی لەگەڵ کردین بەوەی ئێمەی کرد بە ئومەتی پێغەمبەری ڕەحمەت محەممەد صلى الله عليه وسلم و ئێمەی شەڕەفمەند کرد بەو قورئانە پیرۆزە کە هەر خۆی لە حەقی ئەو کتێبە دەفەرموێ لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد صلاة سلامي خوا برجي بسر قورو سرورمان پیغمبر عليه الصلاة والسلام ويارو ياورانو شوێنکەوتوانی تاکو ڕۆژی دوایی بەڕێزان لە هەر شوێنێکی ئەم نیشتیمانەوە هاتوون ئامادەبوونتان نیشانەی ڕێزگرتنە لە هەڵگرانی ئەم پەیامە هاتنی یەکە بە یەکەتان بەرز دەنرخێنین و لە قوڵایی دڵمانەوە پێتان دەڵێن یاخوا بەخێر بێن سەرچاوانمان دەستگای نوری حیکمە ئەمڕۆ هەینی 22 شەعبانی ساڵی 1446 کۆچی 2 ڕەشەمەی ساڵی 2724 کوردی بەرامبەر بە 21 شوباتی 2025 زاینی لە هۆڵی پالاسیۆ لە شاری هەولێر یەکەمین ئاهەنگی پرۆژەی سەردی قورئانی پیرۆز و پێنجەمین ئاهەنگی ساڵانەی نوری حیکمە ساز دەکات بۆ بەخشینی بڕوانامە و خەڵاتکردنی پۆلێکی نوێی قورئان لە بەران لە برایان و لە خوشکان أيها الضيوف الكرام تقوم مؤسسة نور الحكمة للتربية والثقافة اليوم الجمعة الموافق 22 من شعبان سنة 1446 للهجرة 21 من شباط سنة 1025 الميلادية بإقامة حفل سرد القرآن الكريم الأول وحفل النور الحكمة الخامس لمنح شهادة الحفظ وتكريم زمرة جديدة من حفظة القرآن الكريم نرحب بكم جميعا ونسأل الله تعالى أن يجزيكم على حضوركم وحسن استماعكم ئامادەبوانی خۆشەویست ئێستاش قوتابیانی نوری حیکمە ڕامین فەرهاد و لەندی محەممەد چەند ئاەتێک لە قورئانی مەزن دەخوێندنەوە و دەبێتە سەرەتا و دەستپێکی ئاهەنگەکەمان با بفەرموون أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وكذلك أنزلنا إليك الكتاب فالذين آتيناهم الكتاب يؤمنون به ومن هؤلاء من يؤمن به وما يجحد بآياتنا إلا الكافرون وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون بل هو آيات بينات
بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون وقالوا لولا أنزل عليه آية من ربه قل إنما الآيات عند الله وإنما أنا نذير مبين أولم يكفهم أنا أنزلنا عليك الكتاب يتلى عليهم إن في ذلك لرحمة وذكرى لقوم يؤمنون قل كفى بالله بيني وبينكم شهيدا يعلم ما في السماوات والأرض والذين آمنوا بالباطل وكفروا بالله أولئك هم الخاسرون. بسم الله الرحمن الرحيم إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب ئێستا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەزگای نووری حیکمە دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهێنان و وتەی ئاهەنگ
فەرمووکە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بريز جناب ما مستعلي بابيري بريزان ما مستعاني قدر قران بريزان برپرسو كارجيري بنكو سنترو بنككاني تحفيظ قرآن بيروز برایانی خۆشەویستم خوشکانی سنجینم یاخوا بەخێر بێن بە هاتنتان دڵتان خۆش کردین لە خوای گەورە دەپاڕێمەوە دڵخۆشی دنیا و قیامەت بن و هاتنتان نیشانەی خۆشەویستیە لە بۆ قورئان و ئەهلی قورئان یا ڕەبی خوای گەورە خۆشتانی بێ و زۆر زۆر داوای لێبوردنیش دەکەین لەو برا خوشکانەی کە جێگانیەدا بنیشن لە پێوە وەستاون خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە و داوای لێبوردنتان لێ دەکەین. خوای گەورە سبحانه وتعالى لآياته 82 لسورة الإسراء داد فرمي بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. خوای گەورە سبحانه وتعالى ئەو قورئانەی کە دای بەزاندیە هەمووی شیفایە لەبەرەوەی معلومی مامۆستای بەڕێزە کەوامینەکە لێرە لە بۆ جنسە لە بۆ تەبعیض نییە واتە ئەوەی کە قورئانە دابەزێ هەمووی شیفایە هەمووی ڕەحمەتە لە بۆ ئیمانداران بەڵام کەسانێک کە زوڵمیان لە نەفسی خۆیان کردیە بۆی کەوا ئیمان بەو حەقە ناینن ئیتر لە حەقی ئەوان دەبێتە خەسارەتمەندی لەبەر ئەوەی ئیقامەی حوجەیان لەسەر دەکرێت. ابن القيم رحمتي خوای لێبی لە تەفسیرە و ئاەتەدا دەفەرمی قورئانی پیرۆز شفاء تام لجميع الأدواء القلبية والجسدية ولجميع الأدواء في الدنيا والآخرة. فعلا قرآن بيروس درمانة تيرو تواوى لبو همو دردكاني ضلو وكلا شبهات شهوات شك لهمو اشتقاواني دكاتوا وهروها لبو جستشو لبو همو أو قرفتاني كلا دنيا ولا قيامة ديتا بيش بندا بلام لبو چه للمؤمنين لقدر إيمانه لقدر اعتقاده يقينت بو قرآن بيقمان شفاية ودبيت رحمتيش لبو أوكسة لدنيا ولقيامت. إتر قرآن شفاية قرآن روحة قرآن نورة قرآن فرقانة لسراء وساسة وهروها وكو استجابة لبو نداو فرماني پروردگار من كذا فرمي ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. بالا ايوي مسلمان كسانك ودستيك هبه ياخد ايوي مسلمان ببن بو دستيا كوا خلشي بانك دكن لبو خير كبريتي لقرآن والسنة كهمو خير دنيا وقيامة لقرآن والسنة دايا فرمان بسا كذا كان ريقري لخرافة دكن وهروها استجابة لبوني داي رسول الله صلى الله عليه وسلم كذا فرمي بلغوا عني ولو آية ئەگەر یەک ئاەتیشت پێیە بیگەینە ئیتر لە نووسینگەی دەستگاو و هەروەها لە لق و بازنەکانمان لە هەموو هەرێمی کوردستان کۆمەڵێک لە برایان و خوشکان جوامێرانە هاتینە مەیدان قۆڵ و باسچی مەردایەتیان لێ هەڵکردیە بە مەبەستی ڕەزامەندی ڕەب العالەمین تاوەکو هەستن بەو مەسئولیەتەی سەرشانیان لە پەروەردەکردنی منداڵان لە کوڕان و لە کچان بە پەروەردەیەکی هەڵێنجرا و لە قورئان و لە سونەت تاوەکو کەسانێک گەنجانێک و تاکێک لە کۆمەلگا پەیدا بی پەیوەست بی بە قورئانی پیرۆز کەسانێک تەمثیلی ئەو ئاەتان لێ بێتە جێ کە خوای گەورە لە سوورەتی ئەلعارافدا دەفەرمی والذين يمسكون بالكتاب وأقاموا الصلاة إنا لا نضيع أجر المصلحين. كسانك تن دز بآياتي خواي جورو بكتاب خواي جورو بقرن إنزا بيوانديان لقى پروردگاريان لخلاني نوجكانيان زور بالتوبيو ببن بكساني چي تساكا كارلنا وكوم القادة. بلي برزانم إتر
لەو پێناوەدا الحەمدوللا لە 2007ەوە کە دەست بەکار بۆ هەتاکو ئێستا وا پەیدا لەخوا بە زیادبی بەروبوومی ئەو دەستگایە کە الحەمدوللا وەلۆ ساڵی پێنجەمە پەیتا و پۆل حافظ قورئان و هەڵگری قورئان پێشکەش بە کۆمەلگا دەکا و هەروەها لە پێناوی پتەوکردنی حیفظەکەشیان الحەمدوللا 2 ساڵە دەستمان بە مەشروعی سەردی قورئانی پیرۆز کرد لەو حافظ قورئانەکان کە ئەویشیان بریتیە لەوەی کە حافظی قورئان لە خلالی ڕۆژێکدا لە نوێژی بەیانەوە هەتا نوێژی مەغریبیان لە بۆ عیشا لە خلالی 10 سەعات و زیاتر هەموو قورئانی پیرۆز دەخوێنێتەوە لە سەرەتاوە هەتا کۆتاییەکەی و حافظێکی تریش گوێی لە ڕادەگری تاوەکو نوقسانیەکان یاخود لە بیرچوون یان نەقەوفاتەکانی هەمووی لەسەر تۆمار دەکاتن کە ئەوەشیان بە مەبەستی زیاتر تەثبیتی حیفظەکەیە کە لەوانەیە بەڕاستی کەسانێک لە برایان و لە خوشکان لەوانەیە تێبینیان لەسەر ئەوە هەبی بالفعل وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحدا دەفەرمی لا يفقه القرآن من قرأه في أقل من 3 أو كسل قرآن تيناغا قال لسيروش كم تربيه خوينيتوا بلا أوكو منهجي بردوامة بلام وكو زانان دا فرمون إمام نووي لأذكار دا رحمة خوالي بي ضلي لا يحصى ناج ميردري أواني كوا قرآن لروج يقدا ولا نويج يقدا خوين دي توا أمثالي عثمان تميمي داري خوان لرازيبي وسعيدي كوري جبير أمثالي أوانيش وهروها ابن رجب حنبليش دفرمي قتادة لهر حف روجك ختم قرآن بيروزي ذكرت كوا ختم صحابة إخوان لرازي بمشهور بوا بطريقي فمي بشوق إنزال كرمضان دهات بس روج زارك ختم ذكر كدشوي أخير رمضان دهات همو شوي ختمي يشي ذكر كواتا خلاصة أوي قاعدة عامكي ناكري لسيروش كم تربي بلام لو كاتاني كواكاتي تايبة وكو رمضان لو جيغا بيروزاني كوا جيغاي تايبة وكو مكي بيروز دكري لو قاعدة استثناها بي ولا خلال روجا جاندو روج قرآني بيروز بخويندري يتر أو مسألة أو بروجيش ديارة لمراكز عالمي بيادة دكري ما بستكش أوي كوا تثبيت حافظ قرآن كان بكريتن كواتا وكو قاعدة عامة سي روجا كم ترينكي بلام لكل قاعدة استثناء ولكو تاجدا روم لقرآن لبرانا روم لو بول قتابيه كوا أو رؤى هنجان لو دجيرين شكري خوايبك كخواي يقول الريزي لناي أو الشرف قوريك بيبخشي والله همو دنيات بيبخشيناك أو شرفيك بيبخشي وأو بلو بايو أو مكانتو وهروها أو درزاتان لدنيا ولا قيامة بيد بخشري بمرجك كوام بس تدخوابي كجمان من واه إن شاء الله جماني باش ببران خشكان من دبين ولا نزكيهم على الله بإخلاص ويا أجرنا والله دبيت حجيك لسرد نابت حج لبوت كدشلين بإخلاص وبوني يتشكوا بيك عمل أجرنا والله وكو قتمان دبيت حج لسرد نابت حج لبوت خوابنا من دا لكو تاجد أو فريد خوشيم أو بريدس خوشيم دوبران خوشكان من كتندين روجا خريكا مندوبون براستي بآمدك إلا بو أو آهنجا يا ربي خواي يقول باداش خير يا بداتوا وهروها أو بريدس خوشي ودعاء خيرم لبو خير خوازاني بريس كبراستي لدواي فضلي خواي يقول أوانا كدعم من دكان لبو بردوان بون لبروجي قرآني بيروز وبتايبتيج لبو أو آهنجا كالحمد لله مجموعة عمريان كرديتا دياري لبو قرآن لبران بلام هشتا ما تواوبي تاوروانين بإذن خواي قوري استاش كات بدس مايا اگر كسيق لآما دبواني بريز زيادي بكاتاوكو لبو همو قرآن لبران بإذن خواي قوري بيان نيرين لبو عمره ودو بارش پیش بابرين بخير هاتي میوانانی برز دكم بتايبتي برایان لهودا پار كلبير مسول سرت هذا باسيام بكم يا اخوا بخير بين سرت ساوان زور خوش حالين بهاتنتان لخواي گورد پاريمو هر وكو ليردا لخدمت قراني بيروس كوي كدينوا يا ربي خويا لفردوس الاعلى لخدمت رسول الله كما كيوا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى اله وصحبه اجمعين واخر دعوانا الحمد لله رب العالمين.
بسم الله 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 الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله على ما هدى وأنزل القرآن أكرم هدى فيه الأمان والعلم والحكمة فيه النجاة والوعد والموعدا من حفظ الآيات في قلبه فاز برضوان وظل غدا يقال يوم الحشر لقارئه ارقى إلى الفردوس حيث العلا فالقرآن إن أوجز كان كافيا وإن أشار كان وافيا وإن بين كان شافيا وإن حكم كان عادلا وإن أكثر كان مذكرا وإن وعظ كان مؤثرا بحر العلوم وديوان الحكم وجوهر الكلم ونزهة المتوسمين وروح قلوب المؤمنين نزل به الروح الأمين على محمد خاتم النبيين صلى الله عليه وسلم. ڕۆژەی سەردی قورئانی پیرۆز لە یەک ڕۆژ بۆ یەکەمین جار لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دەستەی قورئان لەبەرانی دەستگای نووری حیکمە لە پێناو جێگیرکردنی قورئانی پیرۆز لە دڵ و سینەی قورئان لەبەران پرۆژەی سەردی قورئانی پیرۆزی لە یەک ڕۆژدا ئەنجامدا کە تیایدا قورئان لەبەران تەنیا لە یەک ڕۆژدا لە دوای نوێژی بەیانی تاوەکو نوێژی عیشا هەموو قورئانی پیرۆزی بەلەبەر دەخوێندەوە و کەسێک بە تایبەت گوێی بۆ دەگرت و لە کاتی بوونی هەر هەڵەیەک بۆی ڕاست دەکردەوە. لە بەرواری 11 هەشتی 2023 یەکەمین پرۆژەی سەرد بە بەشداری ژمارەیەکی بەرچاوی قورئان لەبەران لە بینای نووسینگەی دەستگا بەڕێوەچوو. سەرۆکی دەستگا بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد وەک یەکەمین قورئان لەبەرتوانی ئەو پرۆژە پیرۆزە بە سەرکەوتووی ئەنجام بدا کە بە ماوەی دەکات ژمێر و 20 خولەک تەواوی قورئانی پیرۆزی بەلەبەر خوێندەوە. بۆ ساڵی دووەم لە بەرواری 30 هەشتی 2024 بە بەشداری ژمارەیەکی زۆر زیاتری قورئان لەبەران لە نووسینگەی دەستگا و لق و بازنەکان دووەمین پرۆژەی سەرد بەڕێوەچوو. الذين كفروا وصدوا عن سبيل الله ضل أعمالهم والذين آمنوا وعملوا الصالحات وآمنوا بما نزل على محمد وهو الحق من ربهم كفر عنهم سيئاتهم وأصلح بالهم ذلك بأن الذين كفروا اتبعوا الباطل وأن الذين آمنوا اتبعوا الحق من ربهم كذلك يضرب الله للناس أمثالهم فإذا لقيتم الذين كفروا فضرب الرقاب حتى إذا أثخنتموهم فشدوا الوثاق. سپاس بۆ خوای گەورە ئەم جارە 6 قورئان لەبەر 2 لە برایان و 4 لە خوشکان لە نووسینگەی دەستگا توانیان لە ئەنجامدانی پرۆژەکە سەرکەوتوو بن. هەر قورئان لەبەرێک لە کاتی هەبوونی هەڵا لەلایەن گوێگرەکەیەوە ئاگادار دەکرایەوە و نمرەی لێ دەشکا و بۆ ئەوەی بە سەرکەوتوو هەژمار بکرێت دەبوایە کۆی گشتی لە 180 کەمتر نەبێ. دەستەی قورئان لەبەران ساڵانە ئەو پرۆژە پیرۆزە ئەنجام دەدات بە مەبەستی خێر و پاداشتی زۆر و نەبراوە و زیاتر مراجعە و تێکەڵبوون لەگەڵ قورئانی مەزن. ئێستاش داوا لە گوێگرەکانی پرۆژەی سەر دەکەین بە ڕیزبەندی ناوەکانیان بێنە سەر ستەیج بۆ بەخشینی بڕوانامەی سەردی قورئانی پیرۆز بە سەردکارانی قورئان.
قورآن لەبەر عەلی جەلال عەوڵا کە گوێی گرتبوو بۆ قورآن لەبەر و سەرۆکی دەزگا بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد. بەڕێزان دیارە دکتۆر عەلی جەلال وەک سەرۆکی دەستەی قورآن لەبەران ڕاگەیەنراوێکی هەیە. فەرموو کاک دکتۆر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستخۆشیمان لە ئامادەبووان هەیە لە هەموو قورآن لەبەران و سەرکاران هەیە. ئێمە وەکو دەستەی قورآن لەبەرانی دەزگای نووری حیکمە بە هەموو قورآن لەبەرانی خۆمان ڕادەگەینین کە ئینشاء الله بۆ ئەم ساڵیش لە مانجی هەشت دووبارە پرۆژەی سەردی قورآن ئەنجام دەدەین. ئینشاء الله لە ئێستاوە هەوڵ بدەن کە خۆیانی بۆ ئامادە بکەن و مراجعەکەیان چڕ و پرتر بکەن. دەستان خۆش بێ. قورآن لەبەر سارە محەممەد عەزیز کە گوێی گرتبوو بۆ قورآن لەبەری نووسنگەی دەزگا هاژە خەتاب ڕەسوول. شذا الريحان وعبير الكون مدى الأزمان فلتدعو الحنان المنان أن أكرمني في من يا ربي هديت ولهم أحييت يا من بالآي تغنى قد لامس صوتك من أنى قورآن لەبەر سنار قادر مستەفا کە گوێی گرتبوو بۆ قورآن لەبەری نووسنگەی دەزگا فاتیمە عیدان عەبود. فلتمضي لربك في إخبات ولتشفي جروحك بالصلوات وتسبح ربك في الخلوات وترتل في بيتك آيات ليضاء البيت ولتسأل ربك لقياه وتشد قورآن لەبەر فاتیمە کۆسرەت ساڵح کە گوێی گرتبوو بۆ قورآن لەبەری نووسنگەی دەزگا حەنان نوعمان ساڵح. رباه أتيت سيقول يقينك لا تأسى إذ تمحو الرحمات البأس سيطهر قلبك والنفس سيجيب دعاءك لن ينسى كم أنت بكيت. قورآن لەبەر شاخەوان عەبدوڵڵا سابر کە گوێی گرتبوو بۆ قورآن لەبەری نووسنگەی دەزگا محەممەد عەلی حەمەد ئەمین. ويفوح العطر بطيب شذاه ستذكر في علياء سماه وستعرف أنت ولي الله وبه استكفيت يا عبدي قد أخلصت منقى ما كان جزاؤك أن تشقى قد عشت وقد قورآن لەبەر سیان محەممەد ڕەشید کە گوێی گرتبوو بۆ قورآن لەبەری نووسنگەی دەزگا دیدار نادر خضر. طبت وحييت حفاظ الوحي شذا الريحان وعبير الكون مدى الأزمان فلتدعو الحنان المنان أن أكرمني في من يا ربي هديت. قورآن لەبەر سەلمە حەمزە ئەحمەد کە گوێی گرتبوو بۆ قورآن لەبەری نووسنگەی دەزگا چنار خضر ئەحمەد.
سافر بنا يا نور زۆر پیرۆزە لە سەرکاران ئەو بڕوانامە پڕشکۆیە بەڕاستی مایەی ئەوەن خەڵک خۆزگە بێ ئێوە بخوازێ. خوای گەورە لێتانی قبول بکا و سەرکەوتوو بەردەوامتان بکە. خوای گەورە پاداشتی بە خێری گوێگرەکانیش بداتەوە کە هیوا و ئومێدمان وایە ئەزر و پاداشتی ئەو سەرکارانە بە هەمان شێوە بۆ ئێوەی بەڕێزیش نووسرابێ و بارەکە الله فیکم. بەڕێزان بۆ بەرچاوڕوونیتان چەندین قورئان لەبەری دیکە بەشداری پرۆژەی سەردی قورئانیان کرده بوو، بەڵام بەشێکیان نەیانتوانی لە ماوەی دیاریکرا و ختم بکەن و بەشێکی دیکەیان هەرچەندە کە ختمەکەشیان تەواو کرد، بەڵام لەبەر نەهێنانی نمرەی پێویست بە دەرچوو هەژمار نەکراون. کەلامی خودا بۆ ئێمە ڕێنمان دەستوور و ڕێباز سەرچاوەی هودا قورئانە قورئان ڕێنیشان دەرمان قورئانە قورئان تاکە دەستوورمان قورئانە قورئان ڕێنیشان دەرمان قورئانە قورئان تاکە دەستوورمان قورئانە قورئان ڕێنیشان دەرمان قورئانە قورئان تاکە دەستوورمان لەباری بکەی هەمکاری پێ بکەی تکات بۆ دەکا هەموو کات قورئان بەهاری دڵانی ڕووناکی چەوانی ڕەحمەتی خودای ئاتۆ ئەی قورئان ڕەحمەتی خودای ئاتۆ ئەی قورئان قورئانە قورئان ڕێنیشان دەرمان قورئانە قورئان تاکە دەستوورمان قورئانە قورئان ڕێنیشان دەرمان قورئانە قورئان تاکە دەستوورمان زکری حاکمی بۆ دڵان دەرمەنی هیدایەتی خوایە قورئانە قورئان ژیانت گەشا دەروونت ڕوونا هەردام دڵخۆشی لە سایەی قورئان هەردام دڵخۆشی لە سایەی قورئان هەردام دڵخۆشی لە سایەی قورئان. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما شاء الله لو دەنگ و سەدایە خۆشە یاخۆ بەخێر بێن. بەس دەکرێ بزانم مەسەلە چییە؟ ئەوەی ئەم بزانم تەنها من پێشکەشکاری ئاهەنگی یەکەمین ئاهەنگی سەردم. زۆر سپاس مامۆستا دیداری بەڕێز. بەڵێ بەڵێ بێگومان جەنابتان پێشکەشکاری یەکەمین ئاهەنگی سەردن. بەڵام من و کاک ئەحمەدیش پێشکەشکاری پێنجەمین ئاهەنگی نوری حیکمەین بۆ قورئان لەبەران. یاخۆ بەخێر بێن دووبارە بەخێر بێن. خەبەرەشی زۆر خۆش بوو. جەم ئێستا چ بکەم بڕۆم؟ نا مامۆستا دیدار مەڕۆ جارێ بەس کەمێک پشوەگرە.
باشە پێش ئەوی پشوەکەی وەرگرم حەز دەکەم بزانم ئەو سرودە هیچ چێ بوو چکە یەکەم جارم جێم لێ دەبی مامۆستا دیداری بەڕێز ئەو سرودە خۆشە بەرهەمی دەستگای نوری حکمێ و بۆ یەکەمین جارە پێشکەش دەکرێت ئەی ماشەڵڵا کاکە زەمن ئێستا بەزیتان دێلم خاتان لەگەڵ ئەمە دەبوانی هێژە بە فەزڵی خوای گەورە دەستگای نوری حکمە ساڵانە دوای ئەنجامدانی هەڵسەنگاندنی لیژنەی باڵای قورئان لەبەران پۆلێکی نوێ لە قورئان لەبەران پێشکەشی کۆمەلگا دەکات تاوەکو ببنە کەسانی کاریگەر بۆ خۆیان و دەوروبەریان سوود و قازانجیان هەبێت. بەخشی هەمووانە ڕووناکی سەرزەمی
خی گەورە پاداشتی برایانی بەڕێزمان لە گروپی دەفی ئەحمەدی و ئەو منداڵە چاگۆشانە بداتەوە بۆ ئەو سوورودە تایبەتە. بەیەکەوە داوا لە ئەندامانی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد، دکتۆر یوسف گەرمیانی، مامۆستا غەریب عەزیز بفەرمونون بۆ سەر ستەیج بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران. سەرەتا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین کە سەرۆکی لێژنەکەیە بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە. قورئان لەبەری نووسینگەی دەستگا مەهدی سەعدی عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. وفوح هذه السطور نفائس من نداك نفائس من عطاك. قورئان لەبەری لقی سەر و چاوە عەبدوڵڵا شەمسەددین عەبدوڕەحمان کە دەرچووە بە پلەی نایاب. أن تخرج من ضيق الظلماء إلى النور أن تولد ثانية قورئان لەبەری نووسینگەی دەستگا سیان محەممەد ڕەشید دەرچووە بە پلەی زۆر باشە. في قلبك يقذف بهدى هذا ما لا يدركه وصف وشعور. يا الله إني ناديتك وسعيت إني استهديتك فهديت بالقرآن نووسینگەی دەستگا قورئان لەبەری نووسینگەی دەستگا یونس ئۆمەر حەمید دەرچووە بە پلەی نایاب. لست بحافظ حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفيدك. قورئان لەبەری نووسینگەی دەستگا ڕەهەند هیوا حیکمەت دەرچووە بە پلەی نایاب. يا أمتي القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا ولتجمعي حول الكتاب شتاتنا حتى نزيل تناحر. قورئان لەبەری نووسینگەی دەستگا هێرش کاکل عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. يتحققا يا أمتي القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا. زۆر سپاس کاکتۆری بەڕێز. داوا لە زۆر بەڕێز دکتۆر یوسف گەرمیانی ئەندامی لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران. قورئان لەبەری نووسینگەی دەستگا چنار خضر ئەحمەد دەرچووە بە پلەی زۆر باشە. هاوکات بەڕێزیان یەکێکن لە سەردکارانی دەرچووی پرۆژەی سەردی ئەوسەڵ. قورئان لەبەری نووسینگەی دەستگا مەڕیەم زرار کەریم دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری نووسینگەی دەستگا سارە سعدی مستەفا دەرچووە بە پلەی نایاب. تدرك نعيما فهل أحسست أن سماه غيما إذا رتلت آيات كريمة سماء قورئان لەبەری لقی کۆیە دالیا کۆچەر نادر دەرچووە بە پلەی زۆر باشە.
قورآن لەبەری نووسینگەی دەستگا ئالە عەلی قابیل دەرچووە بە پلەی زۆر باشە. قورآن لەبەری لقی کەرکووک شەیما خەلیل حەسەن دەرچووە بە پلەی نایاب. عتابي أمة القرآن حب بكم فالهجر للقرآن ذنب. قورآن لەبەری لقی کەرکووک شەیما ئەنوەر ساڵح دەرچووە بە پلەی نایاب. عتابي أمة القرآن حب بكم فالهجر للقرآن ذنب. قورآن لەبەری لقی کەرکووک عائیدە مەجید محەممەد دەرچووە بە پلەی زۆر باشە. دکتۆری بەڕێز زۆر سپاس. داوا لە بەڕێز مامۆستا غەریب عەزیز ئەندامی لێژنەی قورآن لەبەران دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە. قورآن لەبەری لقی کەرکووک یوسڕا نەجات حەسەن دەرچووە بە پلەی نایاب. قورآن لەبەری لقی کۆیە گەشبین سەڵاح حەسەن دەرچووە بە پلەی زۆر باشە. قلوب رحلت للمولى حلمها ختم كتاب الله نسعى للإتقان لنغدو نتلو مثل رسول الله. قورآن لەبەری لقی کۆیە ئایا کاظم عباس دەرچووە بە پلەی زۆر باشە. دوما بتمثلنا ليسمى معان يا من خلق القلب فسوى سلوى القلب هو القرآن. قورآن لەبەری نووسینگەی دەستگا کەژاڵ موحسین محەممەد دەرچووە بە پلەی نایاب. نصف بالحرف التيجان تاج وقار القارئ نور. قورآن لەبەری لقی مەخمور سەلوى ئەحمەد شاکر دەرچووە بە پلەی نایاب. حول القرآن تحلقنا حلقا كالدر المنثور. قورآن لەبەری نووسینگەی دەستگا شاناس ئەحمەد حوسێن دەرچووە بە پلەی زۆر باشە. ترحل عن دنياك بمعنى فيه منارات التغيير من أدمن باب الإخلاص. قورآن لەبەری نووسینگەی دەستگا مەڕیەم عەبدولباسط عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. نملأ أعمارنا قرآن نهو القرآن نصف بالحرف التيجان تاج وقار القارئ. خی گەورە پاداشتی بە خێری مامۆستایانی قەدرگرانی لێژنە بداتەوە. ئەو بڕوانامە پڕشکە و سەروەریەش پیرۆز بێ لە قورآن لەبەران. زۆر سپاس. وەڕێزان بێگومان دەستگای نووری حیکمە دەیەوێت چاکترین و باشترین خەڵات پێشکەش بەو سەردکار و قورآن لەبەرانە بکات.
سوپاس بۆ خوای گەورە پاشان سوپاس بۆ خێرخوازان و خوداپێداوان دەخەڵاتی گەشتی عومڕە دابین کراوە. سوپاسی حاجی فەلامەرز لە کۆمپانیای ئەرکان و الهودا دەکەین بۆ دابینکردنی دوو گەشتی عومڕە و سوپاسی حاجی مەسعود و حاجی کەیفی دەکەین لە کۆمپانیای سەلوە کە ئەوانیش چەند گەشتێکی عومڕەیان دابین کردووە. لێرەوە بە ئێوەی بەڕێز ڕادەگەینین کە دەرگا واڵایە بۆ هەر کەسێک بێ بەشداری بکات لۆ دابینکردنی خەڵات و دیاری بەو قورئان لەبەرە بەڕێزانە و بێ بەشداری لەو خێر و پاداشتە نەبڕاوەیە بکات. بەڕێزان، بۆ ئاگاداربوون لە چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵسەنگاندنی ئەمساڵ بەیەکەوە بینەری دوو کۆمەنتارێک دەبین. هەڵسەنگاندنی قورئان لەبەران بۆ ساڵی 2024-2025 وجنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ونعم أجر العاملين. دەستەی قورئان لەبەرانی نوری حیکمە ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی هەڵسەنگاندن بۆ قورئان لەبەرانی نووسینگەی دەستگا و سەرجەم لە قوبازنەکان و ئاهەنگی ڕێزلێنان و بەخشینی خەڵات و بڕوانامە بۆ دەرچوان. لە ساڵی 2019 یەکەمین ئاهەنگی نوری حیکمە بۆ قورئان لەبەران ئەنجام درا کە تێیدا 20 قورئان لەبەر بڕوانامەی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزیان وەرگرت. دواتر لە ساڵی 2022 لە دووەمین ئاهەنگی نوری حیکمە سپاس بۆ خودای گەورە 29 قورئان لەبەری دیکە بڕوانامەی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزیان وەرگرت. لە ساڵی 2023 سپاس بۆ خودای گەورە 26 قورئان لەبەری نوێ شەرەفمەند بوون بە وەرگرتنی بڕوانامەی لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆز. لە ساڵی 2024 بە فەزلی خوای گەورە 27 قورئان لەبەری دیکە بوونە خاوەنی بڕوانامەی لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆز. ئەم ساڵیش کە پێنجەمین ساڵە بە بەشداری زیاتر لە 50 قورئان لەبەر لە برایان و خوشکان لە نووسینگەی دەستگا و لە قوبازنەکان پێنجەمین هەڵسەنگاندنی ساڵانەی قورئان لەبەران ئەنجام درا کە بە دوو خول بەڕێوە چوو. لە خولی یەکەمدا 13 قورئان لەبەر و لە خولی دووەمیشدا 8 قورئان لەبەر توانیان نمرەی پێویست کە لە 185 بوو بەدەست بهێنن بۆ دەرچوون. بە مەشکۆی گشتی دەرچوان 21 قورئان لەبەرە بۆ ئەم ساڵ، هەروەها لەگەڵ 6 قورئان لەبەری دیکە کە ساڵانی پێشتر دەرچوو بوون، بەڵام ویستیان کۆنمرەیان باشتر بکەن و نمرەی پێشووتریان بەرزتر بکەنەوە. ئەم هەڵسەنگاندنە تایبەت بوو بە هەموو ئەو قورئان لەبەرانی نوری حیکمە کە پێشتر بەشداریان نەکرد بوو یان نمرەی پێویستیان بەدەست نەهێنا بوو، یاخود دەیانویست نمرەی پێشویان باشتر بکەن و نمرەی زیاتر بەدەست بهێنن. هەڵسەنگاندنەکە لەلایەن لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران ئەنجام درا کە پێکاتبوون لە سەرۆک و دوو ئەندام دکتۆر عەبدوڵڵا حەداد، سەرۆکی لێژنە دکتۆر یوسف گەرمیانی، ئەندامی لێژنە مامۆستا غەریب عەزیز، ئەندامی لێژنە. واتقوا يوما لا تجزي نفس عن نفس شيئا ولا يقبل منها شفاعة ولا يؤخذ منها عدل ولا هم ينصرون. لە هەڵسەنگاندنەکە قوتابی قورئان لەبەر 6 پرسیاری ئاڕاستە دەکرا بە ڕێژەی 1 پرسیار بۆ هەر 5 جوزئێک. لە کۆی 100 نمرە 90 نمرە لەسەر لەبەرکردن و 10 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی تەجوید بوو. خۆشەویستان، ئێستا کاتی تروپشکی گەشتی عومڕەیە بۆ ئەو عومڕانەی کە بەردەستن، بەڵام لەبەر ئەوەی سەردکارانی قورئانی پیرۆز تایبەتمەندن و کارێکی زۆر گەورە و ناوازیان ئەنجام داوە، دەستگای نوری حیکمە بڕیاری داوە کە بەبێ تروپشک هەر حەوت سەرکاری قورئانی پیرۆز ئەو گەشتیان پێ ببەخشێ و ئەو گەشتە ڕۆحی ئیمانیە ئەنجام بدەن. سوپرایزێکشمانەیە هەر بە خۆت بیخوێن. ئەی ماشەڵڵا، دوو عومڕە دیارە یەکری خێخوازان دوو عومڕی کردە دیاری، سوپاس بەخوای گەورە و ڕقەمەکەشی نووسیە. خی گەورە پاداشتی بە خێریان بداتەوە یا ڕەبی. ئێستا بەیەکەوە دەست بە تیر و پشکەکەی دەکەین کاک ئەحمەد. باشە. ئێستا تەنها 3 خەڵاتی گەشتی عومڕەمان هەیە کە تیر پشکان بۆ بکەین. ئەو خێرخوازەش دەبێت ئێستا 5 خەڵات. ئێستا حالیان 5 زمانێ. باش. بسم الله.
باش هەموویتی شبی سوڕێنە بسم الله باشە بەس ماشاءالله دیارە دوو خەڵاتی دیکەی گەشتی عومرە کرایە دیاری خوای گەورە پاداشتی بە خێریان بداتەوە کەوا بوو ئێستا 7 کەس ئینشاء هەفت خەڵاتی گەشتی عومرەمانەیە 7 خەڵاتی گەشتی عومرەمانێ زۆر باش خەڵاتی یەکەمی گەشتی عومرە خەڵاتی یەکەمی گەشتی عومرە بۆ زۆر بەڕێز ڕەهەند هیوا حیکمەت خوای گەورە پیرۆزیان پێ یا ڕەبی باش خەڵاتی دووە خەڵاتی دوو سوڕێنی ئەو دەستکەشی ئەوزان باشتر دەست نزیکتر بوو لە خۆم یاڵە باشە ئەوزان باس زۆر باش خەڵاتی دووە کە گەشتی عومرەیە بۆ قورئان لەبەر زۆر بەڕێز چنار خضر ئەحمەد یا ڕەبی خوای گەورە یاخوا پیرۆزیان ئەو سەفەرە خۆش و پڕبەرەکەتە یا ڕەبی یاخوا پیرۆزیان بێت زۆر باش ئێستا کاک ئەحمەد دوومان ڕاکێشە دوومان ڕەشە بەڵێ کەوا بوو چەندانەمە حەوتی ماوە حەوت بوو دوومان ڕاکێشە پێنج عومرەمایە زۆر باش زۆر باش خەڵاتێکی با ئەوزام زیاتر تێکەڵیکەی دایگی لەیمان نەکرد باش خەڵاتی سێمی گەشتی عومرە لە بۆ چێ دەبی خەبەری خۆشتر زۆر باش بەڕێزێکیکە بە ناوی شۆخان ڕەمەضان کانەبی لەگە برایەکەش لەگە برایەکەش ئێستا دوو گەشتی عومڕەی دیکەش زیاد بوو ئێستا چەندە ئێستاەوە بووە حوتمان نەبوو ئێستا خەڵاتی گەشتی عومڕەمان هەیە کۆی گشتی قورئان لەبەران بێجگە لە سەرکارانی بەڕێز 21 تاوەکو ئێستا نۆیان بەم سۆگەری ئەو گەشتە پیرۆز و مبارەکەیان بەنسیب دەبێت الحەمدولله ماشاءالله زۆر باش سپاس بە خوای گەورە دیارە خەڵاتێکی دیکەی گەشتی عومرە زیاد بوو ئێستا دە خەڵاتی گەشتی عومرە تەنها 11 قورئان لەبەرمەوە تەنها خەڵاتی سێمی گەشتی عومرە سێ خەڵاتمان ڕاکێشەوە ئەو خەڵاتی سێمە کاک عومر باش بیسوڕێنە کاک ئەحمەد بسم الله خەڵاتی سێیەم بۆ زۆر بەڕێز دوعای بکەن دوعا قبوڵ ئێستا باش سێمین خەڵاتی گەشتی عومرە بۆ زۆر بەڕێز شەیمە خەلیل حەسەن یاخوا پیرۆزیان بی ئەو سەفەرە خۆش و بەرەکەتە ئەو گەشتە پڕخێر و بەرەکەت خەڵاتی چوارەمین گەشتی عومرە سوڕێنە کاک ئەحمەد گیان باش بس خەڵاتی چوارەم بۆ زۆر بەڕێز شەیمە ئەنوەر ساڵح یاخوا پیرۆزیان بی یاخوا پیرۆزتان بێ چەمەندتان پڕ بەرەکەت بێ سەرکەوتوو بن ئەو گەشتە مبارەکە پیرۆز سەرچاو خەڵاتی پێنجەم کە ئەحمەد گیان بیسوڕێن پاتکی با باش تێکەڵ باشە خەڵاتی پێنجەم بۆ قورئان لەبەر کەژاڵ موحسین محەممەد پیرۆزە خەڵاتی گەشتی عومرە زانین خەڵاتی شەشەم بۆ کام لە قورئان لەبەرە دەردەچێت باش تێکەڵ دەبێ وایە تەمام کامێڕی زۆری لێ هەمووی دەبین باش تێکەڵ زۆر باش خەڵاتی شەشەم بەڕێز ئالە عەلی قابی پیرۆزە بوویتە خاوەنی گەشتی عومرە
دەرگا واڵێ بۆ هەر کەسێک بێوێ خەڵاتی عومرە پێشکەش بکە. ماشەڵڵا ماشەڵڵا زۆر باش. سێ خەڵاتی دیکەی گەشتی عومرە. ئەی ماشەڵڵا سپاس سپاس. خی گەورە پاداش ئەم خەرخوازدانم داتێ یا ڕەبی. زۆر باش. کاک ئەحمەد بە ئەو بە ڕێزانە جارێ بەس بێ بەش و زیاتر خەڵکی کەس بەشدارە بێ ئەو بەرگەی تیر و پشکەی هەڵدەگرین بۆ کاتێکی کە لە ماشاءڵڵا لەو مژدە خۆشانە. دوو خەڵاتی دیکەی گەشتی عومرە. دوو خەڵاتی دیکەی گەشتی عومرە کەوا بوو ئێستا لێم تێک چوو. وەڵڵا لێم تێک چوو. ئێستا چەندە؟ دکتۆر عەلی دەنووسی دکتۆر عەلی. ژماردیتان؟ حەفدە؟ تەنها دوو کەسمە. تیر و پشکمان ناوێ. چوار؟ تەواو. چوار قوڕان لەبەری دیکەمە بۆ ئەوەی هەموویان بێک جاری بستنە عومرە. خۆزگەم بەخۆیان وەڵڵا. خۆزگەم بەخۆیان. ڕاستی سەفەرێکی خۆشی پڕبەرەکەت. یا ئەڵڵا. مامۆستا موژدەی خۆش ئینشاءڵڵا. ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا. هەموو قورآن لەبەرانی ئەو ساڵ گەشتی عومڕەیان یاخوا پیرۆستان. خوا پیرۆستان سەفەرە ڕۆحی ئیمانی یا ڕەبی. خی گەورە پاداشتی بەخێر هەموو ئەو خەرخواز ئەو کەسانم داتەوە کە خەڵاتی گەشت عومڕەیان پێشکەش کردووە. یەک لەوانەی کە خەڵاتی گەشت عومڕەی پێشکەش کرد دیار ئافرەتێکی بەتەمەن بوو کە دوو خەڵاتی گەشتی عومڕەی کردە دیاری کە نەخۆشە داوای لێ دەکەین لەو ڕۆژە پیرۆزە داوا لە خوای گەورە دەکەین خوای گەورە شفای عاجلە ببنێرە یا ڕەبی. ئامین یا ڕەبی. عاطفة ترقى سعدك أبقى زاد بێکەوە بینەری دۆکومنتارێک دەبین سەبارەت بە دەستگای نوری حیکمە. فەرموو. نوری حکما دەستگایەکی پەروەردەیی و ڕۆشنبیری ناحکومیە کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانست و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێ لەسەر دەستی سەفێکی شارەزا و بازمون لە ژێر ناوی سەنتەری حیکما لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نوری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگا دەستەی دامەزرێنەری تایبەت بەخۆی هەیە و خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند. دیدی نوری حیکما بوون بە پێشەنگ و سەرچاوێکی کاریگەر لە بواری پەروەردە و خزمەتکردن بە قورئانی پیرۆز و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەلگا بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نوری حیکما خزمەتکردنی کۆمەلگا لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نوری حیکما جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوار لقەکان کردوتەوە کە بە بەردەوامی خول و چالاکی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەستگای نوری حیکما استراتیژیەتی وایە کە هیچ کاتێک سەنگەر لە موسڵمانان ناگرێ بەڵکو بە پێویستی دەزانێ و هەموو کات هەوڵ دەدا موسڵمانان تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حیکما لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نوری حیکما. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجواناندا توێر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگێکی زۆری پێداون. ساڵانە بە تایبەتی لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خول و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێکهاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەمە بەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵتەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ قوتابیانەشی کە تامەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی بەهرەدارانی تایبەت بە لەبەرکردن کردوتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکێی نوری دڵانی قورئانی پیرۆز لەسەر ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەت سەربەدەستەی قورئان لەبەران کە ئەرکی ئەم دەستەیە سەرپەرشتیکردنی قورئان لەبەران و پەرەپێدان بە توانست و لێهاتووییان لە ڕێگەی دانانی خشتەی پێداچوونەوەی قورئانی پیرۆز و هەڵسەنگاندنی بەردەوام و کۆڕ و سیمینار و خولی تایبەت. دەستگا گرنگی دەدا بە ماڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیرائەتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سوپاس بۆ خوا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان
ڕشتەی پەیوەست دەڕیوایەت و قیرائەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نووری حیکمەی ڕاگەیاند کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لەخۆ دەگرێت. جگەل لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان، هەروەها سازدانی خول و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان، ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردننی توانای ئەندام و مامۆسایان و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکان. خوای گەورە بەرەکەتی زیاتر بخاتە دەستگاکەمان. ئامادە بوون. دەستگای نووری حیکمە لە ساڵی 2022ەوە ساڵانە هەڵدەستێ بە پێدانی خەڵاتی کەسایەتی ساڵ. ئەو خەڵاتە تایبەتە بەو بەڕێزانەی کە ساڵانێکی زۆریان لە خزمەتکردنی قورئانی پیرۆز و ئەو پەیامە پڕنورە بەسەر بردووە. شەو ڕۆژ بە لێبڕاوانە لە خزمەتی بوون و بەردەوامن لە خزمەتکردنی. بۆیە دەستگای نووری حیکمە بە شایانی ئەو خەڵاتەی زانیون. ئێستاش با بەیەکەوە ببینین، بزانین کەسایەتی ئەو ساڵ چێ؟ چەند وێزگەیەک لە ژیاننامەی بیرمەند و نووسەرێکی ناوداری کورد. ڕەسەڵەکی دەگاتەوە سەر فەقێ ئەحمەدی دارەشمانە لە هاوینی ساڵی 1960 زاینی لە گوندی کەنجاڕەی سەر بە ناحیەی سەنگەسەری دەڤەری پشدەر لەدایک بووە. لە ساڵی 1967 چۆتە قوتابخانەی سەرەتایی سەنگەسەر و لە ساڵی 1974 لە ڕانیە چۆتە پەیمانگەی ئیسلامی و هەر لە پۆلی یەکەمی سەرەتاییەوە هەتا تەواوکردنی پۆلی شەشەمی ئامادەی ئیسلامی لە ساڵی 1970 لە سلێمانی هەموو قۆناغەکانی بە پلەی یەکەم بڕیوە. لە ساڵی خوێندنی 1980 چۆتە کۆلێژی فقه لە شاری نەجەف. پاش دەرچوونی فەرمانی دەستگیرکردنی لەلایەن ڕژێمی بەعسەوە بەرەو ئێران دەچێ و بۆ ماوەی 6 مانگ لە کوردستانی ئێران دەمێنێتەوە و فێری زمانی فارسی دەبێ. پاشان لە لای مامۆستا مەلا محەممەدی عەزیزی بەردەڕەشی سەرگەرمی خوێندن دەبێ. لەو ماوەیەشدا لە هەوڵدان بۆ بەهێزکردنی لایەنی فکری و ڕۆحی و لەسەر بانگەواز بەردەوام دەبێ و چەند وتوێژ و گفتوگویەکی لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی مارکسیستی ئەو سادا دەبێت کە دواتر هەمیان لە کتێبی دەبەریەک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان و سۆزی نەتەوایەتی چاپکران و دادگەری کۆمەڵایەتی ئێستاش هەردەست نووسە. مامۆستا خاوەن مێژوویەکی دوور و درێژی تێکۆشانە، شارەزا و شەرعناس و بیرمەندێکی گەورەی ئیسلامیشە. نووسەرێکی هێندە قەڵەم بەبڕشتە کە لە مێژووی کۆن و هاوچەرخی کورددا خاوەنی زۆرترین بەرهەمی چاپکراوە کە لە ساڵی 1983 تاوەکو ئێستا 2025 زیاتر لە 200 بەرهەمی چاپکراون لە نامیلکە و کتێب و مەوسوعە بە زمانەکانی کوردی و عەرەبی و بەشێکیشیان وەرجێردراونەتە سەر زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و فارسی و تورکی. لە ساڵی 1983 یەکەمین کتێوی دەنووسێ بە ناوی پوختەیەک دەربارەی ئیسلام کە بریتیە لە تەفسیری سوورەتی ئەلفاتیحە. یەکێک لە بەرهەمە ناوەزەکانی مامۆستا ئەو مەوسوعەیە کە لە زیندانی کڕۆپەری ئەمریکادا نووسیبیەتی لە بەڕۆشنایی قورئاندا کە تاکە سەرچاوەی بەردەستی بووە. ئەویش مەوسوعەی ئەلئیسلام کەما یەتەجەلا فی کتاب اللهە کە تا ئێستا 2 جار چاپ کراوە و پێک هاتووە لە 12 بەرگ. لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی ساڵی 1429 کۆچی بەرامبەر 13 نۆی 2007 میلادی لە شاری هەولێر دەستی کرد بە گوتنەوە و تۆمارکردنی وانەکانی تەفسیری قورئانی بەرزوو بەپێز لە سەرەتای موسحەفەوە لە سوورەتی ئەلفاتیحە. لە بەرواری 29 هەشتی 2020 کۆتا سوورەت کە سوورەتی ئەنناسە تەفسیری کرد و بە مەشکۆی قورئانی بەرزوو بەپێزی تەفسیر کرد بە دەنگ و ڕەنگ و دواتر لە 36 2024 پاش نزیکەی 17 ساڵ لە دەستپێکردنی کۆتا بەرجی چاپی یەکەمی لە چاپخانە دەرچوو کەوتە بەردیدەی خوێنەرانی. ئەم تەفسیرە ناوازەیە بەرهەمی کۆشش و ماندووبوونی بێوچانی نزیکەی 13 ساڵی مامۆستایە و پێک هاتووە لە 33 بەرگ
مەوسوعەیەکە قوڵترین و نایابترین و پڕزانیاریترین ڕاوە و لێکدانەوەی قورئانی بەرز و مەزنە کە تا ئێستا بە زمانی کوردی نووسرابێت. مامۆستا جگە لەوەی موفەسیرێکی بەتوانە و نووسەرێکی قەڵەم بە بڕشتە هەر لە سەردەمی لاویەتیەوە زۆر گرنگی بە قورئانی پیرۆز و لەبەرکردنی داوە و چەند جوزئێک و سوورەتێکی لەبەر کردووە. بەڵام ئەو کاتەی کە پۆلی شەشەمی ئامادەیی دەبێت 40 ڕۆژ ئیزن دەدرێن بۆ کۆششکردن و خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەی کۆتایی ساڵ 30 ڕۆژ تەرخان دەکات بۆ لەبەرکردنی قورئان و تێیدا هەموو قورئانی مەزن لەبەر دەکات و تەنها 10 ڕۆژی ئەو 40 ڕۆژەی تەرخان دەکات بۆ خوێندنی وانەکانی پەیمانگا و لە ئەنجامدا بە تێکڕانمرەی نۆهەت یەکەم دەبێت. ئەو کەسایەتیەی کە باسمان کرد بیرمەند و موفەسیری گەورەی گەلەکەمان مامۆستا عەلی باپیرە. دا لە مامۆستا بەڕێشمان دەکەم فەر بێت. مامۆستا جان زۆر بەخێر بێن. زۆر بەخێر مامۆستا جان. زۆر بەخێر. مامۆستا فەر. دوای لە مامۆستای بەڕێز دەکەین و تێکمان پێشکەش بکەن. زۆر سپاس کاک دکتۆر. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. سرتامنيش بخيراتني هم لا يقدر كم بريان وخشكان مامۆستایان و بەتایبەتیش بەخێراتنی میوانێکی عربمان دەکەم أستاذ حازم الموصلي مرحبا بكم وأهلا وسهلا. براو خوشکانی بەڕێز ئەهلی قورئان من سەرەتا دەستخۆشی دەکەم لە دەستگای نوری حیکمە کە وەکو خۆیان گوتیان لە ساڵی 2007ەوە 2007 زاینی واتە هەر لەو ساڵی کە من تێیدا دەستم کرد بە تەفسیری قورئان تەفسیری قورئانی بەرز و بەپێس. لەو کاتۆ دەست بەکار بوون هەڵبەتە سابقەی پێشتریشیان هەیە. من بەڕاستی وەکو هەموو جار پێشم گوتون زۆر مەمنونیانم سوپاسیان دەکەم. بێگومان ئەوان ئەرکێکی سەرشانی خۆیان بەرامبەر بەخوا سبحانه وتعالى وبرامبر بە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم و پاشان بەرامبەر بە مسلمانان جێبەجێ دەکەن. بەڵام هەر کەسێک ئەرکی سەرشانی خۆی بەرامبەر بەخوا جێبەجێ کا وەکو بەندایەتی و بەرامبەر بە پێغەمبەر صلى الله عليه وسلم وەکو شوێن کەوتن و بەرامبەر بە قورئان کە بە تەئکید پێغەمبەری خاتەم بە قورئانەوە پێغەمبەری خاتەمە کۆتایی پێغەمبەرانە بە تەئکید ئەوە هەر کەسێک وا بێت جێی دەستخۆشی و پێزانین و سوپاس کردنە. من چەند کەلیمەیەکی کورتان بۆ دەڵێم لەبەرەوەکو بەڕێزان باسییان کرد هەر کەسێک مەبەستی بێ من چەند کتێبێکم لەبارەی قورئان و نووسیون جگە لە تەفسیرەکە کە لە 33 بەرگ و 25945 لاپەڕدا لە چاپی یەکەمی تەواو بووە و ئێستا چاپی دووەمی لەبەر دەستمە خوا پشتێوان بێ لە 30 بەرگدا و بە شێوەیەکی وا کە زۆرترین خوێنەر دەستیان بیگاتێ لە ڕووی نرخەوە خەریکی ئامادەکردنی چاپی دووەمی. هەروە چەند کتێبێکیشم بە تایبەت لەبارەی قورئان و نووسی و مەبەستم ئەوەیە هەر کەسێ بێوێ دەتوانێت تەماشای ئەو کتێبانەوە کە یەکێک لەوانە ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئان یەکێکی دیکەیان چۆن باشتر لە قورئان بەهرەمەند دەبین کە ئەویش هەردوو چانستەنتەری حیکمە کاتی خۆی چاپی کردن دوایی لە کتێبێکدا کۆکرانەوە بە ناوی با لە خزمەت قورئان دابین. هەروەها کتێبێکم هەر لەبارەی قورئان نووسیوە بە ناوی قورئانی مەزن لە 19 تەوەردا کە کردومە بە پێشەکی کۆی تەفسیرەکە لە چاپی دووەمیدا. بۆیە چەند وشەیەکی کورد دەڵێم. یەکەم بەڕێزان بە هەر شێوەیەک ئینسان لە خزمەت کەلام وڵڵادا بێ فەرمایشتی خوادا بێ دەبێ بزانێ کەسێکی بەهرەمەندە خوا پێداوە
خوا چاکە و نیعمەتێکی گەورەی پێداوە لە سەرەتای سوورەتی ئەڕەحماندا کە ڕوونکەرەوانی قورئان ناویان لێناوە عروس القورئان سوورەتی ئەڕەحمان خوای پەروەردگار دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الرحمن واتخواي خاون أو بري بزي بخشش يكمن نعمتي شيء علم القرآن يعني علم الناس القرآن بهر شويك لشوكان إنسان لخدمة قرآن دا بي زور بهرمندا زور خوا بيداوا خوا أو نعمته بشايسته همو كس نازانه رحمته بزي وبخششي خوا وەکو باران وایە باران کە دێتە خوار بەسەر هەموو پارچە زەویەکاندا وەکو یەک دێتە خوار بەڵام ئەوە زەویەکانن لە قەدەر خۆیان بەهرە وەردەگرن لەو ئاوەی کە خوا دای دەبەزێنێ بە تایبەتی کە لەم ڕۆژانەدا مەوسیمی باران و بەفر و ئیشاڵڵا ئاوی و بەرەکەتێکی زۆرە کەواتە ئێمە بە ئەندازەی ئامادەیی خۆمان بە ئەم ئەندازە ئێوە کە خۆمان ئامادە دەکەین لەگەڵ خۆماندا خەریک دەبین بەهرە وەردەگرین لە قورئان تەماشا بکەن لە سوورەتی حجوراتدا خوا سبحانه وتعالى لەبارەی کەسانێکەوە دەفەرمێ أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى ئەوانە کەسانێکن خوا دڵی تاقی کردوونەوە واتە دڵی پاک کردوونەوە پاڵەفتە کردوون بۆ تەقوا تەقوا ناچێتە هەموو دڵێکەوە قورئانیش لە هەموو عەقڵ و دڵێکدا جێگیر نابێ و هەموو کەسێک لە قورئان بەهرەمەند نابێ هەر کەسە بە ئەندازەی ئیمان و تەقوا و ئیخلاسی خۆی وەکو برای بەڕێزمان دکتۆر عەبدوڵاش گوتی بۆیە خاڵی دووەمم ئەوەیە تا بۆتان دەکرێت تا بۆمان دەکرێت با دڵی خۆمان ساغ و ساف بکەینەوە بە تەئکید لەبەرکردنی قورئان نیعمەتێکی گەورەیە وەم پیرۆزباییش دەکەم لەو برا خوشکانەی کە چ ئەوانەی سەردی قورئانیان کردووە کەەوە یەکەم جارە لێرە بکرێ و چ ئەوانەی کە قورئانیان لەبەرکە ئەو 21 کەسە و هەموو ئەو برا خوشکانەی دیکەش چ لە ڕێی سنتەری حیکمەوە چ لە ڕێی شوێنەکانی دیکەوە قورئانیان لەبەر کردووە پیرۆزبایی لە هەموویان دەکەم لیان مبارەک بێ بەڵام ئامۆژگاری خۆم و ئەوانیش دەکەم کە ئەهلی قورئانین دەبێ بزانین دەبێت چۆن بین ئەهلی قورئان دەبێت جیابن لە خەڵک بە عیبادەتی شەوەیان جیابن بە ڕۆژووی سنەتیان جیابن بە ئاکار و ڕەوشتیان جیابن بە هەڵوێست و جوامێریان جیابن بە فیداکاری و ئازایەتی و غیرەتیان جیابن وەکو خەڵکی غەزە و مسڵمانانی فەلەستین دەزانن بۆچی هێندە ئازان دەزانن بۆچی قەواری زیانیان بە چۆک داهێناوە دەزانن بۆچی لە پشت قەواری زیانیەوە لوتی ئەمریکاشیان شکاندووە لەبەرەوەی ئەهلی قورئانن ئەهلی قورئان دەبێ بە ئازایەتی و جوامێری و بیوێری دیار بن دەبێ بە فیداکاری دیار بن قورئان بۆیە نەهاتووە لەبەر خۆتوە بیخوێنی سەردا بنوێنی تەماشانەکەی لە واقعەکەتدا چ دەگۆزەرێ قورئان هاتووە خەڵک هۆشیار کاتەوە بێداریان کاتەوە ئازایان کە فیداکاریان کە کەواتە بە دڵی خۆمان زیاتر بۆ قورئان ساغ و ساف بکەینەوە خاڵێکی دیکەمەوەیە با ئاگامان لە ڕەوشت و ئاکاری خۆمان بێ ئێمە دوژمن و ناحەزمان زۆرن وەکو باسییان کرد بەڕێزان هەر کەسێ لەگەڵ ئیمان و ئیسلام و قورئاندا خەریک بێ ڕێگە بە دڵەکەی نادا حقد و بوغز و غەرەزی تێدا بێ ڕێگەی پێ نادا و قورئان دڵی ئینسان شت و شۆ دەکا خاوێنی دەکاتەوە هەر وەکو شوێن کەوتنی پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم ئینسان ڕەوش بەرز دەکا ڕەوش جوان دەکا پاچی دەکا و چاچی دەکا بۆیە ئێمە دژی خەڵک نین بەڵام کەسانێکن ئەو نور و بەرەکەتەی لە لای ئێمەیە کە هی ئێمە نییە هی خوایە بەڵام لای ئێمەیە کە ئیمان و قورئان و ئیسلامە خەڵک لەبەرەوە ڕقی لە ئێمە هەڵدەسێ وەکو لە سوورەتی بوروژدا دەفەرمێ وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد هیچیان لێ بەڕەخنە نەگرتن ئەوە نەبێ کە ئیمانیان هەبوو بەخوای زاڵی ستایش کراو کەسانێکن هەر لەبەر تۆ ئەهلی ئیمانی ڕقیان لە تۆ هەڵدەستێ کەسانێکن لەبەرەوەی کە تۆ پاچی ڕقیان لێت هەڵدەستێ لەگەڵ پیس و پۆخەڵێکی ئەواندا ناگونجێ وەکو گەلی لۆط بە لۆط عەلەیه الصەلاة وەسەلام و شوێن کەوتوانیان گوت ئەخرجوا آل لوط من قريتكم
إنهم أناس يتطهرون لوط و شوێن کەوتوانی لە ئاودانی و شاری خۆتان دەرکەن شار بە دەریان کەن بۆ إنهم أناس يتطهرون ئەوانە دەیانێ پاک بن لەگەڵەوە پیس و پۆخەڵی ئێمەدا ناگونجێن بۆیە وەکو گوتم پێشی ئامۆژگاری خۆم دەکەم ئەم جاهی هەر کەسێک کە لەگەڵ قورئاندا سەرۆکاری هەیە بە هەموو شتێکی چاک لە خەڵک ژیابین و باوریابین فێڵمان لێ نەکرێ ئێمە بە ئامانج دەگیرەین خۆمان ماڵ و منداڵمان کچمان کوڕمان بە ئامانج دەگیرەین بۆی زەفەرمان پێبەرن ئەم میلەتە کوردەی ئێمە کاتی خۆی خەباتی ڕزگاری خوازیەکەی یان شێخانی طریقەت و تەسەوفی ڕاستەقینە کردویانە یان مامۆستایان یان سەرۆک عەشیرەتانی دیندار و موسڵمان و چاک بەڵام دوایی نەغمە و ئاوازەکە گۆڕدرا ئەو خەباتی ڕزگاری خوازیەکە شتێکی زۆر مبارەک و چاک بوو دیفاع لە مەزڵومێتی خۆ بکەی بردیانە سەر سکەی عەلمانیەت دەزانن چۆن هەندێک شێخ هەبوون هێندێک مەلا هەبوون ناوی کەس نایەنم پیاوی ناودار بوون لە وڵاتەدا بەڵام بە ئامانجیان گرتن کوڕەکانیان ڕاکێشان بەرەو شیوعیەتی بەرەو مارکسیزم بەرەو لێنینیزم بەرەو عەلمانیەت بەرەو بێدینایەتی دەبێ وریابی دوا قسەشم بۆتان ئەوەیە ئەم ژانە دنیایە زۆر زوو تێپەڕە خوشکەکانم برایەکانم مامۆستایان ڕیشپێکان هەموو لایەک ئەم ژانە دنیایە زۆر زوو تێپەڕە با کاتی خۆمان بە فیڕۆ نەدەین زۆر کەس دێ بۆ لای من مامۆستا چۆن لە فریا کەوتووی ئەو تەفسیرە بنووسی ئەو کتێبانە بەوە دەفریا دەکەوی یەکەم خوا تەوفیقت بدا یەک دوو ئاگات لە خۆت بێت وأن ليس للإنسان إلا ما سعى مرۆڤ هیچی دەست ناکەوێ ئینسان بەگشتی فەرموویەتی مرۆڤی مسڵمان و نامسڵمان هیچی دەست ناکەوێ مەگەر هەوڵدا بە هەوڵدان دەست دەکەوێت بە شەو نخوونی دەبێ ناڕەحەتی ببینی دەبێ ئارەقەی نێچەوان بڕێژی بەڵکو دەبێ خوێنی هەناو بڕێژی لە پێناوی دینی خوادا ئەگەر نابۆت ناکرێ جا با ئەم دەرفەتەی ژیانی دنیامان لێ وریابین لە دەستمان نەچێ هیچ شتێک نییە قەرەبوو نەبێتەوە جگە لە تەمەن قەرەبوو نابێتەوە کە ڕۆی دەڕوا یەکێ لە فەیلسوفەکان دەڵێ هیچ کەس دوو جار دەستی نەخستۆتە نێو ئاوی ڕووبارێک ئەو ئاوەی ئێستا دەستی تێدەخەی دەڕوا دوایی ئەوە ئاوێکی دیکە دێتە شوێنی تەمەنی ئێمە هەمووی ئێستا ئەم کاتێککە ئێمە ساعات 5:30 ڕۆژی 22 شعبانی ساڵی 1446 کۆچی بەرامبەر 21 دوی 2025 زاینیە لە ژیانماندا ڕۆژێکی وا نابینینەوە ئەوەی تەمەنی هەبێ دێتەوە ڕۆژێککە دێ سەعاتێککە دێ بەڵام نەک ئەوەی کە ڕابرد ئەوەی ڕابرد تێپەڕی بۆیە من جارێککە پیرۆزبایی دەکەم لە هەموو ئەو بەڕێزانی لەگەڵ قورئاندا خەریکن جارێککە دەستخۆشی دەکەم لە سەنتەری حیکمە بەتایبەت برای بەڕێزمان مامۆستا عەبدوڵڵا و هاوکارەکانی و هەموو ئەو برا خوشکانەی و هەموو ئەو قوتابیانەی لە لەقەکاندا لە بازنەکاندا لە شوێنەکان دەرس دەخوێنن مامۆستایەکان بە تایبەتی بەڵام پیان دەڵێم زیاتر لە خۆتان وریابن و زیاتر خۆتان بڕازێنەوە پێشێ بە ئیمان و ئیخلاص بە تەقوا و تەزکیە بە ڕەوشتی بەرز و جوان ئەمجا بە علم و معریفەت ئەمجا بە هۆشیاری مسلمان دەبێ هۆشیار و بێدار بێ ئەمجا بە ئازایەتی و بێوێری و فیداکاری ئەم دنیا هەروە نابێ مسلمانان چاوەڕوانیان لە ئێمە هەیە دوای ئەوەی تەوشمی عەلمانی شکستی هێناوە هەردوو حیزبی حکومڕان شکستیان هێناوە لە وڵاتەدا ئەم وڵاتیان پڕ کردووە زوڵم و ستەم و گەندەڵی هەر خۆیان دەکەنە ملیار لێر موچەی خەڵک نادەن خێروبێری خەڵک وڵات بۆ خۆیان قۆرغ دەکەن خەڵک چاوەڕوانی لە ئەهلی ئیسلام و ئەهلی ئیمان هەیە چاوەڕوانی لە ئەهلی قورئان هەیە هەڵسن بە پاکسازی و چاکسازی من پندێکم داناوە دەیکەمە میسکی ختامی قسەکانم دەڵێم پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت ئیسلاحش بە ساڵحان دەکرێت ئەم قورئان و ئیمان و ئیسلام و ڕێو شوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمومان پاک دەکات چاک دەکات ڕاستمان دەکات ساڵحمان دەکات با زیاتر دەستی پێوە بگرین و لە وڵاتی خۆمان
قۆڵ هەڵماڵین بەرەو خێر و بەرەکەت و چاکەیان بەرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. خی گەورە پاداشی زۆر بەڕێز ماوەساڵی باپیر بداتەوە. بەڕێزان لەپاڵ ئەم قورئان لە بەرە نوێیانە لە هەڵسەنگاندنی ئەمساڵ ژمارەیەک دەرچووی ساڵانی ڕابردوو بۆ بەرزکردنەوەی نمرەکانیان بەشدار بوون و توانیان کۆنمرەیان بەرزکەنەوە. لێرەوە داوا لە بەڕێز دکتۆر عەلی جەلال سەرۆکی دەستەی قورئان لەبەران دەکەین بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە و ڕێزلێنان بەو دەرچوانە. قورئان لەبەری نووسینگەی دەزگا مەڕوان فەرحان عەبدوڵڵا. من وعي يضبط أوقات فنوازن خطواتنا حفظا لعبا ترفيها وعلوم نمرح لكن قورئان لەبەری نووسینگەی دەزگا محەممەد نەمیر مەحموود. تتلو وتقوم من دنيا فارغة جئنا نملأ أعمارنا قورئان لەبەری نووسینگەی دەزگا حوسێن یاسین مستەفا. قورئان لەبەری نووسینگەی دەزگا محەممەد عەلی حەمد ئەمین. قورئان لەبەری نووسینگەی دەزگا محەممەد لەشکری زرار. قورئان لەبەری لقی خەلیفان ئەسما عەزیز مەحموود. تبارك مودع البركات فيه فليس لفضله أبدا قصور فمن بركاته زۆر سپاس کاک دکتۆری بەڕێز. زۆر سپاس کاک دکتۆر. ئێستاش بێکەوە گوێبیستی بەرهەمێک دەبین لەلایەن بەڕێزان مامۆستا سەرباز عوسمان و مامۆستا جوان سێودین لەگەڵ گروپی دەفی ئەحمەدی با بفەرمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. قرآن بهاري جانا بغسو قلزاري جانا قرآن بهاري جانا بغسو قلزاري جانا وزيبيرو درونا دستور يا سايبونا قرآن بهاري جانا بغسو قلزاري جانا قرآن بهاري جانا بغسو قلزاري جانا وزيبيرو دارونا دستور يا سايبونا وزيبيرو دارونا دستور يا سايبونا دستور يا سايبونا تدور بين
بشمان الإيش وجانا تدور بين لم قرآنا بشمان الإيش وجانا أمراني دوري فرورو يجري سوري لك أمراني دوري فرورو يجري سوري قرآن بهاري جانا بغسو قزاري جانا قرآن بهاري جانا بغسو قزاري جانا وزي بيرو دارونا اسكروا يا سايبونا وزي بيرو دارونا اسكروا يا سايبونا دستورو يا سايبونا هلقري أم قرآنا دروني أودانا هلقري أم قرآنا دروني أودانا بهاو دامي قرآني أزاد وشاد وماني بهاو دامي قرآني أزاد وشاد ومامي قرآن بهاري جانا بغسو قزاري جانا قرآن بهاري جانا بغسو قزاري جانا وزي بيرو دارونا دستورو يا سايبونا وزي بيرو دارونا دستورو يا سايبونا دستورو يا سايبونا شمسي برجي استفاء بلبلي باغي والضحى أي قولي قل زاري هدى زنابي أحمد مصطفى شمسي برزي استفايا بلبلي باغي وضحايا أي قولي قول زاري هدى زنابي أحمد مصطفايا زنابي أحمد مصطفايا شافعي روجي محشرايا خاوى مقام كوثرايا شافعي روجي محشرايا خاوى مقام كوثرايا شارع علومي حيدرايا زنابي أحمد مصطفايا زنابي أحمد مصطفايا طاوسي باغي جناتايا ومريحة ديقاي عزات
يا داتي سريه رسالته زنبي أحمد مصطفى يا زنبي أحمد مصطفى يا الله أكبر الله أكبر لا إله إلا الله ويا أواني كتونا ناسل يا خجلكان يا بحواسل ويا أواني كتونا ناسل يا خجلكان يا بحواسن أجينا سيري بالي ببولا يا سارن زجي جيني مرولا أجينا سيري بالي ببولا يا سارن زجي جيني مرولا بلغن بويتشي كروشم بيربي زادي دستكن بهوشو بيربي بلغن بويتشي كروشم بيربي زادي دستكن بهوشو بيربي برام حيفا كان ألين أمانا أما كي كريم ما دي بجانا خوايا أواني كتونا ناسين يا خجلكان يا بحواسين خوايا أواني كتونا ناسين يا خجلكان يا بحواسين هذا يصير شي قلي بهاركن تماشى شي قلا وقل زاركن هذا يصير شي قلي بهاركن تماشى شي قلا وقل سركن هري قلا وقلت زورك نخشاون رنقو شويان بويق قنزاون هري قلا وقلت زورك نخشاون رنقو شويان بويق زاوين برام ببخواسون بون أمانات أما كي كاري ما دي بجانا يا أواني كدونا ناسين يا خجلكان يا بحواسين ويا أواني كدونا ناسين يا خجلكان يا بحواسين آيلة ذكرم آيلة فكرم هر خيالا كوري تهليلم للي عالم بتالا أيلا سكرم أيلا فكرم هر خيالا كوري تهليلم للي عالم بتالا بتزيمهم لك أرواني أهلنا بتزيمهم لك أرواني أهلنا تمن روي ومني بأقال دنيا خم تريك وقوش جير كدوا بتانيا تمن روي ومني بأقال دنيا خم تريك وقوش جير كدوا بتانيا
بحر عصيان بنقوليضة ومن لبنيا بحر عصيان بنقوليضة ومن لبنيا أين ذكرم أين فكرم هر خيالا كوري تهليلم للي عالم بتالا أين ذكرم أين فكرم هر خيالا كوري تهليلم للي عالم بتالا بزيمهم لكارواني أهلنا بزيمهم لكارواني أهلنا دسا خوايا أي عليمي تيقو شوينم رخصة مدالم قرى واسر درينم دسا خوايا أي عليمي تيقو شوينم رخصة مدالم قرى واسر درينم بالقف لي صالحان زين منم بالقف لي صالحان زين منم أيل ذكرم أيل فكرم هر خيالا كوري تهليلم للي عالم بتالا أيل ذكرم أيل فكرم هر خيالا كوري تهليلم للي عالم بتالا بزيمهم لكارواني أهلنا بزيمهم لكارواني أهلنا والسلام عليكم ورحمة الله وبركاته بارك الله فيكم لێرەوە سوپاسی کەناڵەکان و دەستگا ڕاگەیاندنەکان دەکەین لە ڕووماڵکردنی ئاهەنگەکەمان بە تایبەتی ئەو کەناڵانەی کە ڕاستەوخۆ ئاهەنگەکەیان گواستەوە. ئازیزان و ئامادەبوانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکەمین ئاهەنگی سەردی قورئانی پیرۆز و پێنجەمین ئاهەنگی نووری حیکمە. خوای گەورە پاداشتی هاتن و ئامادەبوونی هەموو لایەک بداتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.